کامپانیا هەڵبژارتنان ئا پارتیا CDU بەڕێوە دەچێ کاندیدێوێ پارتیەژی ji bo posta rawêjkarê Almanya têda amade bûye peyamnêra me ala şalî ji bajarê Boxumê yê Almanya li gel min e ala bi xêr hatî û kanekî ji min re behsa propaganda hilbijartinan bike û çawa tê behs kirin. سلااو دڵ بەخێن بەڵێ ئەتوانم بڵێم بە گەرمی لەم ڕاوە هەڵمەتی هەڵبژاردن لە ئەڵمانیا دەستی پێکردووە هەر کاندیدی پارتەکانە و لەم شار بۆ ئەو شار دەڕن و هەڵمەتی هەڵبژاردن زۆر بە گەرمی دەکەن کە هەرچەندە دەرەوە زۆر سادە بەڵام هەڵمەتی هەڵبژاردن ئێستا لە ژوورەوە بەڕێوە دەچێت ئەمە هەڵبژاردنی پێشوەختە و هەڵبژاردنێکی هەرە گرینگە بۆ ئەڵمانیا ئێستا من لە شاری بخۆمە خۆت ئاماژت بەدا فریدریش مێرز کە سەرۆکی پارتی CDU و کریستیان دیموکراتەکان لە هەمان کاتا کاندیدە بۆ پۆستی ڕاوێژکاری ئەڵمانیا و بە پیر دوایین ڕاپرسیەکان بێت تا ئێستا CDU لە پێشوەی هەموو پارتەکانە لە سەدا 30.4 دەنگەکان بۆ ئەوان دەبێت واتە ئەمان زۆر دڵنیان لەوەی کە ئەتوان بە زووترین کات کە هەڵبژاردن دەستی پێکرد لە 23 دوودا و حکوومەتیان پێکێنە ئەمان زۆرینەی پەرلەمانی فیدراڵ بەدەست بێنن کورسیەکانی پەرلەمان بەڵام باسی پرۆگرامەکەیان بکەین ئێستا پرۆگرامی ئەمان چییەوە ئەوەی جێگەی سەرنجە یەکەم شت کە لەسەر لە پرۆگرامی هەڵمەت هەڵبژاردنەکانە باسی دەکەن باسی بێگومان ئابووری کە ئێستا ئابووری ئەڵمانیا باش نییە لە دۆخێکی خراپدایە و ئەمان بەڵێنیان داوە گۆڕانکاری بکەن و مێرز دەڵێ من دەمەوێت تا 2030 ئاجندایەکی پڕ و چڕ و پڕیان ئامادە کردووە دا ڕشتووە پرۆگرامێ بۆ گەشەی ئابووری ئەڵمانیا چکە ئەڵمانیا بەڕاستی وڵاتێکی پیشەسازیە و ئێستا باج لە ئەڵمانیا زۆرە ئەم بەڵێنی داوە لە سەدا 25 باج کەم کاتەوە و هەروەها دەیەوێت هاوکاری پیشەسازی ئەم وڵاتە بکە و بەرەو گەشەی ئابووری بەرەو پێشەوە بەرێت ئەمە بەڵێنی میاچە کە دەڵێ ئێمە دەمانێت ئەڵمانیا دروستکەن کە دووبارە شانازی بە ئەڵمانیا بکەینەوە بەڵام دووهەم بابەتیان چییە؟ دوای هەلیکار و باشکردنی ئابووری و گەشەکردنی ئابووری ئەڵمانیا باسی سیاسەتی کۆچبەرانە ئەمان چیان دەوێت لە سیاسەتی کۆچبەران گۆڕانکاری چا بکەن دڵ بەخێن ئەوە زۆر سەرنجڕاکێشە ئەویش باس لەوە دەکات کە دەیانوێت بە هەموو شێوەیەک ڕێگە نەدەن چی دیکە هیچ کۆچبەرێکی نایاسایی ڕوو بکاتە ئەڵمانیا واتە هاتنی کۆچبەران ڕابگرن شتۆپڕن بە تاواتی شتۆپی بکەن لە هەمان کاتە مێرز کە ڕوبەڕووی ڕغنێکی زۆر بووە ئەم هەفتی ڕابردوو باسی لەوە کرد کەوتی ئەو کەسانی کە تاوان ئەنجام دەدەن لە ئەڵمانیا و خاوەنی دوو وڵاتنامن دەبێ وڵاتنامە ئەڵمانێکی لێ بسەندرێتەوە ئەمە بۆ هەوەیەوەی کە ڕغنێکی توندی بەرەڕوو بووەوە چونکە دەڵێن لە ڕووی یاساییەوە ئەوەندە ئاسانی وەکو ئەم بەڵێن بە خەڵکەکە یا بە دەنگدەرانی دەدات لە هەروەها داوا دەکات کە بە هیچ شێوەیە بە زووترین کات ئەو کەسانی داوای مافی پەنابەری دەکەن بە زووترین کات کەیسەکان یەکلایی بکرێتەوە بەڵام ئەگەر تەماشا بکەین ئێمە زیاد لە 900,000 خەڵکی سووریا لە ئەڵمانیان دڵبەخەن 300,000یان تەنها مافی مانەوەیان هەیە بۆ 3 ساڵ نەک مافی هەمیشەی مانەوەی هەمیشەیی کەواتە ئەو کەسانی کە مافی 3 ساڵیان هەیە ئەمان لێرە باسی ئەوە دەکەن ئەبێ بەسەر کەیسەکانیان نابڕانەوە چونکە ئەو کەسانن لە کاتێکە لێرە ئەو مافیان وەرگتووە مافی مانەوەی 3 ساڵی چونکە شەڕ بۆ لە سووریا کە ئێستا شەڕ لە سووریا کۆتایی هاتووە چاوەڕێ دەکەین بزانین دۆخی سووریا بەرەوکی ئەڕوە و ئەڵمانیا دەیەوێت لە گەشە و ئابووری و لە گەشەی ئابووری و هەروەها لە دووبارە دروستکردنەوەی سووریا هاوکار بێت و بۆ ئەوەی کۆچبەرەکان دێپۆرتی سووریا بکەنەوە ئەمانە پرسی هەرەگرنگن پاشان پرسی خوێندن و بێگومان پرسی کێشەی خانوبەرە هەیە لە وڵاتە پرسی تەندروستی هەیە کە دیان و چارەسەری بکەن ئەمان لە ئێستاوە دەستیان کوڕە بە هەڵمەتی هەڵبژاردن و مێرز دەیەوێت بە هەموو شێوەیەک زۆرترین دەنگ بەدەست بێن و بۆ دەسەڵات بگرنە دەست بەڵام پرسیارەکە لێرە ئەوەیە SPD هەڵمەتی هەڵبژاردن دەکات بێگومان سۆسیال دیموکراتەکان سەوزەکان ئەیکەن و هەروەها ئالتەرنەتیڤ بۆ ئەڵمانیا واتە AfD پارتی AfD کە پارتێکی ڕاستی توندرەوە ئەوانیش هەڵمەتی هەڵبژاردن بە گەرمی دەکەن و بە پێی ڕاپرسیەکان بێ ئەوان دووهەم زۆرترین دەنگ لە هەڵبژاردنەکانە بەدەست دێنن ئەوانش بۆی هەیە 20.1 یا 22 دەگوترێت بەدەست بێن ئەمە خۆی لە خۆیدا مەترسی لە ناو دڵی ئەو کەسانە دروست کردووە کە بەڕەچەڵک ئەڵمان نین
اینجا دڵ بەخن چاوتان لەسەر ڕووداوە بێ ئێمە بێگومان لە هەموو ئەو شوێنانی کە هەڵمەت هەڵبژاردن دەکرێت ئامادە دەبین لە هەموو پارتەکان پرۆگرامی پارتەکانتان بۆ دەگوێزن چونکە زۆر کوردێکی زۆر لە وڵاتە دەژین دیاسپۆراکی گەوری کوردمان هەیە لە ئەڵمانیەوە زۆر بێ زۆرشە مافی دەنگدانیان هەیە لەبەر دڵ بەخن تۆش بیری نەچێت دەنگ بدەیت دەنگدان ئیستا زۆر گرینگە کە ڕێگە نەدرێت کە پارتە ڕاستە تونندڕەوەکان دەنگێکی زۆر بەدەست بێن دەبێت دەنگ بدەیت دڵ بەخن چکە زۆر زۆر گرینگە بله کامیره بینه آلا جارا بره از چوم قنصلی لوی دریل قنصلخانه آلمانیا از نگیشتم راستی لحولیره دنگ نده یعنی این سال از دنگ بدم یعنی این سال از دچم دنگ دادم لشتر نابیجم دنگ دادم بگو من دل بخوام چون است زور زور گرینگ تو جمره نابیجی تو دنگ دادی کیجان پارتی کیجان پارتی جبو کردان باش با از دنگ بدم به پارتی یا جبی کاندیدی زۆر ڕاستە زۆربەی زۆری کوردەکانیش دڵ بەخێن لێرە هەمان قسەی تۆ دەکەن و زۆر گرینگە کە ئێمە هەموو بچین دەنگ بدەین بۆیە ڕێگە نەدەین پارتە ڕاستە تونندڕاوەکان زۆرترین دەنگ بەدەست بێنین gelekî spas ala şalî ji bajarê Baxûm سپاس بەوەش